ئێمە چی بکەین یا شتێکی خراپ کە زۆرترین کات دایک و باوکانێکن چیەوەیە کە هەوڵەدەن بێڕشێنەوە بە حسابی ئەوەی کە ئەو نەوتەی کە خوراوە بیهێنن دەرەوە. دەوان ئەمە ڕێکارێکی هەڵەیە لەبەرەوەی یەک زۆرترین مزاعفاتەکان کە دوای نەوت خواردنەوە ڕووەدا ئەو کاتەیە کە مناڵەکە ئەڕشێتەوە یا هەوڵێرێ ئەو نەوتە بێتە دەرەوە، چکە احتیمالی هەیە بە کەمیەکی زۆر کەمیش بچێتە ناو کۆندامی هەناسە ئەو کاتە تووشی کێشەکانمانەکە. باشە، یاری منداڵەکەمان نەڕشێنینەوە ئەو هەموو نەوتە لە ناو ماعیدە و هەناویایەتی نەیڕشێنینەوە؟ نەخێر نابێ نەکرد بۆ بەڵام ئەم نەوتەکە بێنێتەوە لەوێ هەڵدەمەژرێت دەچێتە نێو جستەی. ڕاستە خۆی نەوت خواردنەوەکە تەسیراتی لەسەر جسم هەر بە خواردنەوەکە نییە، زۆر جار بە بۆنکردنەکەش لەوانەیە ئێمە تووشی ئەو تەسەمومە بینکە لەگەڵیایەتی. ئەگەر سوتفەیە مناڵەکە خواردیەوە باشترین حەل ئەوەیە کە تۆ یەکەم جار دڵنیابی بۆی کە نەوتی خواردەوە چۆن بەو بۆنەی کە هەیەی باش ئەبێ جلەکانی دەربێنی، چکە تەسیراتی نەوت خواردن پلە بە پلەیە. پلەی یەکەمیان لەسەر کۆندامی دەماریشەکە، پلەی دووەمیان لەسەر هەناسە و سووڕی خوێنیشەکە و پلەی سێمیان لەسەر گورچی لە ئیشەکە. یەکەم شت بۆ ئەوەی تۆ کەمیەی نەوت هەڵمژینەکە بۆ ناو جسم کەم بکەیتەوە باشتر وایە کە جلەکانی کە نەوتاوی بۆ دەرکەی لەبەری. باشە ئەو جار بە ئاو دەستکەی بە ئەو شوێنانەی کە نەوتاوی بووە دەم و چاوی دەستی ئەگەر مناڵەکە گەورە بێت چکە زۆربیان لە بینی 3 بۆ 5 ساڵیان زۆربەی ئەوانەیە کە تووشی نەوت خواردنەوە بن ئەتوانێت غەرغەرەیەکی ئاوێک بخواتەوە بۆی لانی کەم تامی و بۆنی نەوتەکە لە ناو هینیان نەمێنێتەوە لە ناو دەمیان نەمێنێتەوە. جلەکانماندانە دەست و دەم و چاومان شۆرد ئەو کاتە چاوەڕێەکەین یا لە نزیکترین شوێن کە بۆمان ئەگونجێت شوێنێکی تەندروستی تەمەرکەز سەحیەکە خەستەخانەیەکە یا هەر شوێنێکی ترکە خوان لیان نزیکە سەردانی دکتۆرە کرێ لە خەستەخانە مێنێتەوە ڕێژێ چاوەدیریە تەمان مزاعفاتەکانیشی ئەکەوێتە سەر ئەو بڕێی کە ئەخورێتەوە. جاری وایە بڕەکە کەمە چکە بۆنی هێنەوت ڕاستە ئێمە مستەڵەحێک هەیە کە پێڵەین کیرۆسین ئەمە بەزنەوت نییە، گازوایی لە بنزینە نەوتە ئەمانە، بەڵام مشکلی ئێمە نەوتەکەیە لەبەرەوەی ڕەنگی نییە، ڕەنگەکەی لەگەڵ ئاوەکە یەک شتە. گازوایل کەمێک فەرقی هەیە، بنزین هەندێک جا فەرقی هەیە، ئەتوانین بەوە جیانکەینەوە، بەڵام لە نەوتان نەخێ ناکرێ. کەمیەکە مهمە چەندێک ئەخواتەوە زۆر جار بەخۆی بۆنەکەیەوە ئەتوانێت خۆی هەست پێکاتێکی دەخواتەوە وازێنێت. باشە وەلو من خۆم لە مناڵێ خواردومەتەوە بیرمە یعنی تا تێر بووم خواردمەوە بەتام بوو نەخێ زۆر ناخۆش بەس کە سەری هەڵەگری جازانی چێ بەڕاستی لە ئەوە زوو ئەتوانێ مەسەڵ واز بێنێت. ینی پزیشکەکەمان خۆی بە مناڵی کە ئەمڕۆ هاتۆ باسی ئەمەمان بکە لەگەر بابەتێکی دیکەش خۆی بە مناڵی نەوتی خواردوێتەوە بەس جەوەکە بەهاری نەبوو زستان بوو.